سەبارەت بە سەرچنار و زۆنەکانی سەرچنار ئێمە دیارە لە بەنداوەکەی سەرەوەی چەقچەق هەتا ئەگاتە خوار ماژدیمۆڵ 5 زۆنمان هەیە. زۆنی 1 هەتا زۆنی 5 کە پلانمان ئەوەیە ئەویش هەر لەسەر ڕاستپاردەی خودی جەنابی کاقوبات کە دەبێت لە 2022 لە ڕێگای کەرتی تایبەت و وەبەرهێنە بە ڕێزەکانی شاری سلێمانی بە پلەی یەکەم و پاشتر ئەگەر وەبەرهێنێکی بیانیش هەبێ لاریمان نییە کە بژانەوەیکی تەواوەخینە چەمی قلیاسان بە هەر 5 زۆنەکە لە بەنداوەکەی چەقچەقەوە هەتا ئەگاتە خوار ماژدیمۆڵ و هەوڵەدەین پرۆژەی زۆر استراتیجی گرنگ کە سیاحەی مدنی پێوترێت کە هەوڵبین گەشتیارانمان هەموو گەشت و گەشتیاریەکانیان لەو منتیقانەی خۆمان بکەن. سەبارەت بە گۆیژە سایت پلاین و دیزاینێکی باشی بۆ ئامادە کراوە ئێستا لە ئەنجومەنی شارەوانی چکە ئەو مڵکی گۆیژە مڵکی شارەوانیە بەڵام پرۆژەکانی دەبێ گەشتیاری بێت. ئێستا سایت پلان و دیزاینێک لەلایەنی ئەندازیارەکانی ئێمە ئامادە کراوە ناردومانە بۆ نەخشەدانانی ئاوەدانی ساز و ئامادە دەکرێت بە هیوان لە سەرەتای ساڵی نوێوە دەست بکەین بە جێبەجێکردنی ئەویش سەر گۆیژە کراوە بە 3 زۆنەوە 3 کیلۆمەترە بە 3 بەش ئەویش هەوڵەدەین لە ڕێگای وەبەرهێنەرە بە ڕێزەکانی شاری سلێمانیەوە جێبەجێ بکەین کە هەوڵەدەین سیمای گۆیژە تێک نەدرێت بەڵام بکرێت بە شوێنێکی گەشتیاری پەبلیک پارکی تێدا دەبێت کەپر و ڕێستۆرانت و هۆتێل و مۆتێل بەڵام سیما ئەسڵەکەی خۆی تێک نادرێت بۆ ئەوی بێتە شوێنێکی گشتی بۆی خەڵک سەردانی بکە.